بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی تیشک ئەم کاتتان باش خوشحاڵم کە لە بەرنمەیەکی تایبەتی دیکە بووینەتەوە میوانی ماڵەکانی ئێوەی ئازیز. مژاری هەڵبژاردنەکانی مانگی جۆزەردانی 1400 یەکێک لە ڕۆژەڤەکانی ئەمڕۆی کوردستان و ئێرانە، بە واتایەکە لە کەم کۆڕ و کۆبوونەوە هەیە کە باسێکی جددی لەسەر هەڵبژاردنەکان، ئاکامەکانی و میکانیزمەکانی بەڕێوەچوونی ئەم بەناو هەڵبژاردنە نەکرێت. بە چەشنێکە زۆربەی میدیا و دەستگا هەواڵگریەکانیش تەنانەت لەسەر هێڵن تاکو بزانن ئاکامی ئەم هەڵبژاردنانە ئەبێتە چی. لە بەرنامەی ئەم جارەماندا میواندارەتی بەڕێز کاک سەید براهیم عەلیزادە دەبیری یەکەمی کۆمەڵا ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێرانمان کردووە تاکو پێکەوە شۆڤەی زیاتری ئەم باسە بکەین. کاک سەید براهیم زۆر سپاس بۆ قبولی زەحمەت و بەشداریتان لەو بەرنامە. زۆر سپاس بۆ ئێوە و بەخێربن سەرچاو و سڵاویشم هەیە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی تیشک. زۆر سپاس. وەک یەکەم پرسیار و کردنەوەی دەواازەیەک بەڕووی بەحسەکەمانە، کۆمەڵا ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران لە ڕاگەیەندراوێکدا بایکۆتی ئەم بەناو هەڵبژاردنەی کردە. بۆچی؟ ئێمە نەکەرە هەڵبژاردنەوە هیچ کەم لە هەڵبژاردنەکانی تا ئێستای کۆماری ئیسلامیمان پێ هەڵبژاردن نەبووە. پێم وا بۆ کە نەک دەگەڵ هیچ کام لە پیاوانەکانی هەڵبژاردن لە دنیادا لە دنیا هاو چشتی خۆشیاندا نایەتەوە، بەڵکە ڕێک ئەمرازێکە بۆ داسەپاندن دەسەڵاتیان، بۆ ڕێگا خۆشکردن، بۆ سەرکوتکردنی زۆرتری خەڵک، بۆ بێئەنواکردنیان، بۆ بێمافکردنیان. و ئەوە لە چاو ئەوان دیکە تەنانەت زۆرتریش ئەو پیاوانانەی کە ئێمە پێشتر هەڵبژاردنەکانمان پێ بایکۆت دەکرد زۆرتری تێدا بەدی دەکرێت. بەرەوە هیچ هۆکارێک نەبوو بۆی کە ئێمە دوو دڵیەکمان بێ لە مۆری سەبارەت بە بایکوتکردنی و هەڵبژاردنە. لە ڕاستیدا ئەم ئەوەی کە پێی دەکوترێ ئێستا هەڵبژاردن تەنیا مەسحەکەیەکە کە تەنانەت بۆ فریوکاریژ نییە، یعنی تەنانەت ئەوان سەحنەکەیان جۆرێک نەڕازاندۆتەوە کە شایستەی جۆرێک لە فریوکاریش بێ. بەسەر لەگەل لە ڕابردوودا دەیان کوت کە ئەوە ڕقابەتێک هەیە بینی جناحەکان، یا تەنانەت لە کێشەی بینی خۆشیاندا جۆرێک لە قاعدەی کایەیان ڕعایەت دەکرد، ئەو زار ئەوەشیان نەکردووە. یعنی هیچ ڕقابەتێکی تەنانەت ناوخۆیشیان تابەتی ناکرێت. بەرەوە بە زۆر دلیلی دیکە ئێمە هیچ ڕێگایەک نابینەوە بۆی کە خەڵک بچێتە بەردەم ئەو دەنگدانانە و بایکۆتمان کردەوە وەکو هەمیشە. بەڵام کۆماری ئیسلامی زۆر جار لە بانگەشەکانی خۆیان ئیشارە بەوە کات کە دموکراسیەک لە نۆعی ئیسلامی لە ئێرانە حاکمە و نەمادی ئەم دموکراسیەش بە بەڕێوەبردننی هەڵبژاردنەکان 4 ساڵ جارێک لە قەڵەمەدا. ئایا نەفسی بەڕێوەبردننی هەڵبژاردن ناتوانێت پێوەربێ بۆەوەی کە دموکراسی لە شوێنێکە یا لە وڵاتێکە حاکمە؟ بڕای من هەل لە ڕۆژی پێکاتنی جمهوری ئیسلامیەوەینی ئەو وەختێک کە لە ڕفراندۆمی کۆماری ئیسلامی بەڕێوەچوو، لەو وەختەوە جۆرێک لە تەغەلوب و درێ و چاواشەکاری لە هەموو هەڵبژاردنەکانیاندا بەدی دەکرێت کە بە هیچ پێوانەیەکی دنیای پێشکەوتوی سەرمایهداری کە تێدا ئەوەوە هەڵبژاردنانە ڕەواجی هەیە ناخوێندێتەوە. جارێ ئەوڵەن کوتیان 98% و نام 99% خەڵ لە ڕفراندۆمی کۆماری ئیسلامیدا بەشداری کردووە. ئەوە واقعەتی نەبوو. جارێت چەندین میلیۆن خەڵکی کورد هەر ئەسڵەن بایکۆتیان ڕفراندۆمیان بایکۆت کرد. بێجگە لەوانە زۆر جێگا تەنانە سندوقی ڕایشی بۆ نەچوو، زۆر جێگا وەکو تورکمەن سەحرا، زۆر دێهاتی دووردە سەربۆشەی نەچوو. یعنی بەبێ ئەوەی کە ڕێیشی وا خوێندرابێتەوە خۆ دیارە ئەکسەریەت بوون و معلومە، بەڵام حتا ئەو کاتیش ئەوەی کە ڕایانگەیاند واقعی نەبوو. لەو وەختەوە تا بە ئەمڕۆ هەمیشە لە نێو خۆیاندا جۆرێک ڕقابەت بووە کە تێیدا مەسەلەن خەڵکیان ئومێدەوار کردووە بۆی کە گۆیان لەوانەیە لە ڕێگای هەڵبژاردنەوە ئیسلاحاتێک تەغیرێک لە پێکاتی کۆماری ئیسلامی پێک بێت، جاروبار خەڵکیان بردوتە پای بەردەم سندوقی دەنگدان. بەڵام تەنانەت ئەو کاتانەش هەتا حقوقی ئەفرادێک کە لە خۆشیان بوون بە تەواوی ڕعایەت نەکراوە. یعنی مەسەلەن فەرزکە ئەو دەورەیە کە بزوتنەوەی ئیسلاحات لە ئێران بوو، یعنی موسەوی و کەڕووبی کاندید بوون، بە ئاشکرا ڕێیەکانیان دزین. تقریبا بەبێ ئەملا ئەولا تا ئێستا
هەر کەسی کە پێیان خۆش بوو بێ ئەویان لە سندوقی ناوەتە دەرێ لەبەرەوە انتخابات معلومە معنای واقعی نیە لە وڵاتی وەکو ئێران ئەوە لە ئێران بەڕێوە دەچێت وەکو ئەوەیە کە هەر لەو ڕۆژانەدا لە سووریا بەڕێوە چوو بە شارەزەی هەڵبژێردرا ئەوەی کە پێش ڕووخانی سەدام بەردەوام لەو هەڵبژاردنانە بوو خەڵکێکی زۆریش بە ئیستلاح دەنگی دەداوانە لە دنیای دواکەوتوی سەرمایهداری کاریکاتۆری ئەو نەوعە دموکراسیانەی کە لە ڕۆژاوا هەیە بڕێوە دەچێت کە ناوی هەڵبژاردنیان لەسەرداناوە بەڵام لە واقعدا ئامرازێکە بۆ بێمافکردنی خەڵک لە دەنگی خۆی و لە حەق مافی سەرەتایی خۆی زۆر باشە ئێوە لە فەرمایشەکانتان ئیشارەتان بە بڵین ئیسلاحات لە نظامدا کردووە بە مشخصی قامتان لەسەر مەسلەی بەرەی بەناو ڕێفۆرمیستی لە ئێراندانا و لە کوردستانیشە تەبیعەتەن ئەم پرۆپاگەندە و تەبلیغاتە هەبووە و هەیە کە ئەوترێ هەڵبژاردنەکان یەکێکە لەو پۆتانسیێڵانەی کە ئیمکانی هەیە گۆڕانکاری پێک بێنێت ئەمە ڕێک بە پێچەوانی ئەو بۆچوونەیە کە ئێوە باستان کرد ڕاتان سەبارەت بە مەوزوعات چییە ئایا بەشداری نەکردن لە هەڵبژاردنەکان بە مانای لە کیسچوونی ئەو پۆتانسیێڵەیە وەختێک دەنگی خەڵکی کاریگەریەکی نییە وەختی ئەو کەسانی کە دەبێت لە سندوق بێنە دەرێت دیاری کراون لە پێشدا وەختێک تەنانەت کەسێکی وەکو ڕەفسەنجانی کە پڕبڕی پشتی خۆیان بوو سەلاحیەتی تەئید ناکرێ بۆ هەڵبژاردن وەختێک کەسێک وەکو میر حوسێن موسەوی کە ساڵهای ساڵ نخست وەزیری ئەو وڵاتە و دەسەڵاتدارێکی ریزی یەکەم بووە دەنگی خەڵک ناتوانێت بهێنە سەرکار وەختێک هەموو ئەوانە بە بەسای خۆمان دەبینین دەوازەها کە لە ڕێی هیچ تەغیرێک لە ڕێگای هەڵبژاردنەوە بەدی ناکرێت تەنانەت ئەگەر وەکو مەسەلەن فەرزکە دەورەی خاتەمی کەسێکی وەکو خاتەمیش بە پێی مەسلحەتێک بە پێی شرایطێک ڕێگای دەدەن کە بێتە سەرکار لە لایەکی دیکەوە تەواوی دەسەڵاتەکانی لە دەستێنەوە خاتەمی خۆشی ڕایگەیان کە من تەداروکاتچێک زۆرتر نەبووم لەو نظامەدا بۆیە ئەوەی کە بزگە لەوانە بەڕاستی ئەوەی کە تەنانەت ئەوەی پیان دەکوتێ ڕێفۆرم خواست من پێم وانێ بەمانای واقعیوانە ڕێفۆرم خوازیش بوو بن ئەوانە جۆرێکی دیکەیان ئستراتێژیکی دیکەیان هەبوو بۆ مانەوەی ئەو ڕژیمە پێیان وابوو بۆ ئەو ڕژیمەگە بەو ڕێسکەیەدا بڕوا کە تونندڕەوەکان پیا دەڕۆن سەری خۆشی دەخوا و دەوامی نابێ ئەوان استراتێژیەکی دیاریکراوێن هەبوو بۆ بەردەوامانەوەی ڕژیم ئەوان استراتێژیان نەبوو بۆ ئەوەی کە ئیسلاحاتی لە ژیانی خەڵکا بکەن ئەوان لە واقع ئێستاحاڵەتی بوون ئەو ڕژیمان لە حاڵێکە و بۆ حاڵێکی دیکە دەگۆڕێەوە بەبێ ئەوەی کە هیچ پرۆژەیەکی ڕۆشنیان بۆ ئیسلاحاتە بێت نە لە زمینەی ئازادی و دموکراسیدا و نە لە زمینەی بەڕێچوونی ژیانی خەڵکدا و وەزعی اقتصادیدا هیچ پرۆژەیەکی جیاوازیان نەبوو مەجموعەیەکی داعایان هەبوو کە بنەمای مادی بۆ تعریف نەکرابوو دەسەڵاتی واقعی پێ نەدرا بوو لەبەرەوە فقط بەشی ئەوەندە بڕی دەکرد کە تا هەڵبژاردنەکە دەکرا چەند ڕۆژی دوای هەڵبژاردن وردە هەمووی دەبۆ بڵقی سەرئا و دەتواوە کەواتە پێتان وایە کە هەڵبژێرانی هەر کام لە ئەو بەناو کاندیداتۆر و پاڵێوراوانە هیچ جیاوازیەکی نییە و هیچ کاریگەریەکیش لەسەر ڕەوشی ژیانی خەڵکانی ئێران و بە تایبەتی میلەتی کوردانانێ لە کوردستانی و لە هەموو ئێرانی شەروایە خۆلەوانەیە ئەو کەسێک کە هەڵدەبژێردرێ ئەو کەسی هەڵدەبژێردی ئەحیانە دەستیان دەرپچێ و مەسەرەن کەسێک بێ لە چاو مۆرەکانی ئەسلی دەسەڵات و لە هەستەی سەختی دەسەڵات چاوان دۆ جیاواز بێ بەڵام ئەگەر زانیشیان وایە ئەوان ئامرازیشان بەدەستە سوپای پاساریان بەدەستە دەستگاهای ئەمنیەتیان بەدەستە ئابووری وڵاتیان بەدەستە بێدەسەڵاتی دەکەن دیپلۆماسیشان تەنانەت بەدەستە لەبەرەوە هی تەنانەت ئەگەر کەسێک لە جریانی ئەو هەڵبژاردنە بۆر بخوا بە تەسادف مەسەلەن بە پێی مەسلحەتێک لە دەورەیەکە سەر لە سندوقێک بێنێتە دەرێ لە جێیەکی دیکەەوە ئەو دەسەڵاتی لە دەستێنەوە بەرەوە دەسەڵاتی واقعی لێرە بەدەست ئەرتەشە سوپای پاسدارانە ئابووری وڵاتە و دەستگاهای ئەمنیەتی و اطلاعاتیە ویلایەتی فەقیهە مەلادانە درشتەکانن بەدەست ئەوانە و ئەوان نایەڵن هیچ لادانێک لەو ئستراتێژیەی کە بۆ مانەوەی کۆماری ئیسلامی دیاریان کردو ڕوو بدات کەواتاگە بمانەوێت نەتیجە گیریە لە ئەم بەحسە بکەین ئەم چەند پرسیارە دەتوانین بڵێن بایکۆتکردن چ کاریگەریەکی ئەبێت لەسەر ڕەوشی سیاسی خەڵک
خەڵک ئەوڵم و دوای کڵاوی لار ناکەوێ و دوای خەتێک ڕگای ناکەوێت کە بێڕا هەیە و دا ئەوە ناکەوێت و ڕێگای ڕاستەقینەی خۆی بۆ گۆڕانکاری لە ژیانیدا دەگرێتە بەر ئەوە مهمترین مەسلەیە خەڵک لەواقعدا خەڵک فری و نادرێ خەڵک وشیاری تا پەروەردە دەبێ خەڵک بە ناوی انتخاباتەوە مەشروعیەت نادا بە نظامێک کە نامەشروعە ئەوانە هەمووی کۆمەک دەکات بەوەی کە ئەو ئامادەیە لە جەماوەردا پێک دێ ئەو ئاگایی و شعورە وردە گەشە دەکات تا ڕێگای ڕاستەقینە بۆ گۆڕانکاری لە ژیانیاندا بدۆزنەوە. زۆر باشە یەکێک لە دەغدەغە و دڵڕاوکیەکانی گەلی کورد لە کوردستانی ئێران لانی کەم لە یەکدەهەی ڕابردوو لە ڕاستیە بریتی بووە لە هەوڵێک بۆ دۆزینەوەی شناسی ونبووی خۆی یا باشتر بڵین کە ئەو هەویەتەی کە کۆماری ئیسلامی وەکو سیستمێکی کۆلۆنیالیستی و داگیرکەرانە هەوڵی داوەکە لە کوردی دابماڵێ بایکۆتکردن یا بایکۆت نەکردن لە ئەنجامی ئەم هەوڵەی کە کورد ئەیدات چۆن ئەتوانێ کورد لە شوناسی خۆی دوور نەخاتۆ یا کورد چۆن ئەتوانێ شوناسی خۆی بدۆزێتەوە لە هەر کام لەو دوو مەقولە کورد ئەگەر خەڵکی کورد ئەگەر بچێتە پای سندوقی دەنگدان شرعیەت دەدا بە ڕێژیمێک ئەو هویەتەی لەدەستێنێتەوە کە قەستی نابودی لە ناوبردنی کردووە لە ناوبردنی فەرهەنگی لە ناوبردنی زمانی لە ناوبردنی ئادا و ڕسومی لە ناوبردنی هەر شتێکی کە مثبت و باشە لە ناو میلەتی کوردە کۆماری ئیسلامی هەر لە سەرتاوە هەوڵی داوە ئینکاری کردووە ئاگر و ئاسن هەوڵی داوە پێشێلیکە سەرەتاییترین ئازادیەکەی لەبەرەوە بەشداریکردن لە هەڵبژاردن ڕێک بە پێچەوانەی ئەو ویستەیە کە ئەحیانە ئەگەر خەڵکی کوردبی هەوێ هویەتێک لە خۆی لە حاڵێکدا بە پێچەوانەکەی ئەگەر خەڵکی کورد یەکدەنگ ئەو بەناو هەڵبژارانەی بایکۆت کردبایە و لە هاتووە بایکۆتی بکە ئەوە پەیامێکی ڕۆشنە بۆ ئەوەی کە میلەتێکی جیاوازە میلەتێکە کە مافی خوراوە مافی پێشێل کراوە حقوقێکی سەرەتایی هەیە کە لێ سێنراوەتەوە لەو ڕێگایەوە دەیتوانی دەنگی خۆی بەگوێی خەڵکی دنیا بگەێنێت. یەکێک لەو مەسایلەی کە ئەمڕۆ بوونی هەیە و یەکێک لە کەڵکەڵە زێهنیەکانی خەڵکانی ئێران بەگشتیە و لەو نێوانەشدا بربژێرەکان هەوڵە دەن بیکەنە ئامرازێک بۆ تەبلیغاتی خۆیان بریتە لە لایەنی ئابووری و شێوەی ژیان و دۆخی ژیانی خەڵک لە جوغرافیای ئێران پێتان وایە ئەم فوکوسکردنەی کە بربژێرەکان ئەیکەن لەسەر لایەنی ئابووری ئەساسەن ئەو وادە و بەڵێنیانەی کە ئەیدن بۆ چاکترکردنی وەزعەتی ژیانی خەڵک مسۆگەر ئەبێ بۆیان جێبەجێ ئەبێت یان نا ئەمە پرسیاری دوو هەمیشم هەر لەو ڕاستە ئەوەیە کە پێتان وانییە ئەمە جۆرێک لە کەڵکاوە ژوو وەرگرتن و سوئی ئیسفادەکردن لە وەزعەتی اقتصادی و ئابووری نالەباری خەڵکە و جۆرێکە لە حتا ئەتوانین بێژین بێڕێزیکردن بە کەرامەتی ئینسانی ئەو تاکانە واقعەوەیە کە وەڵامی پرسیاری ئەوڵتان هەر لە پرسیاری دووەما دیارە یانی وازەها کە ئەوان بۆیە ئەو تەوەرەیان هەڵبژاردووە چونکە وەزعی ژیانی خەڵک دەزانن چونکە دەزانن کە دەرەتانیان لە خەڵک بڕیوە بێکاری هەژاری داڕمانی ئابووری لە هەموو بوارێکەوە هەموو ئەوانە نیشان دەدا کە ئەوانە بەون جۆرە ئەتراف دەکەن بە وەزعەتە واقعەیە کە ڕوویداوە و پێیان وایە و تەنیا ئومێدێکە کایانە پێیان وایە کە ئەگەر دەرگایەکی باغی سەوز لەو ڕۆوە بە خەڵک نیشان بدەن لەوانەیە سرنج ڕابچێشێت چونکە ئەوە گەورەترین دەغدغەی خەڵکە بەڵام ئەوە بۆچی درۆیە بۆچی واقعی نییە لەبەرەوە ناڵێن ئەم نیازەی خەڵک چۆن بەراوردە دەکەن هەمیشە ئابووری ئێران بکەن ئابووری ئێران داڕماوە سەرمایە گوزاری خارجی هەر ئەوەی بۆ هەڵاتوە چەندین ساڵە هیچ سەرمایە گوزاریەک نەکراوە سەرمایە گوزاری داخلی بەشی زۆری لە تەولید چۆتە دەرێ هەمووی چۆ بەرەو تجارەت و بازرگانی و تجارەت و بازرگانیش بەشی زۆری کە چۆتە دەرەوەی وڵات هەر نەهاتوێتەوە ئەرزەکەی بەو جۆرە سەروەتی وڵاتە تاوان کراوە براوەتە دەرێ اینجا سپای پاسداران ئەو وردە تەولید و بەرهەمهێنانش کە خەڵک
سەرمایهداری وڵاتەیان بووە ئەمانە لەژێر دەسەڵاتی سوپای پاسداراندا و کە ڕقیبێکی گەورە بووە هەمووی مەجبور پاشەکشە کراون وەرشکست بوون بەرەوە هیچ ئەمرازێکیان بەدەستەوە نییە کە بڵێن ئێمە بم پێی ئەوە گەشەیەکی ئابووری بەدیدێنین و لە پێنە ئاکامی گەشەی ئابووریە نانی دێتە سفرەی ئەوە جارێ وەزعی اقتصادەکەیانە تا ئەوجگای کە بڵین بە فرۆشی نەوت و بە دەرامەدیژ تەبیعی ئەو وڵاتەش مەربوتە ئەوەش کە دەبینین ئێستا لەژێر فشاری ئەو تەحریمانە و هەمووانە نەوتیان بۆ نافرۆشرێ و ئەوەش کە دەفرۆشرێ هەر بەشی ئەو تاوان خەرجە دەکا کە لە سووریە و لە یەمەن و لە عێراق و لە لوبنان و لە شوێنەکانی دیکە فەلەستین و لە هەموو ئەوانە خەرجی دەکەن بەرە هیچ شتێک نامێنێتەوە کە تێیدا ئەوان بتوانن بڵێن ئەوە بەو پێەیە نانێک دەخینە سفرەتانەوە ئەمان دڵنیاتان دەکەم ئەگەر بتوانن ئەو 45,000 تمەن بێقابلەی کە وەکو یاران دێن بخەڵی ئەوە ئیدامە بدەن زۆران هونەر کردو ئێستا دوای ئەو انتخابەتە ژیانی خەڵک خراپتر دەبێ و ئەوانە بۆ ئیدامەی حیاتی خۆیان نەکەر ناتوانن بەو نوع لەو ڕێگایەوە خەڵک ئارامکەنەوە بەڵکە دووبارە وەکو هەمیشە دەستنەوە سۆراغی تەنیا ئامرازێک کە بە دەستیانەوەیە ئەویش سەرکوتکردن و مەڕووبکردن و لە مەیدان بەدەرکردنی خەڵکی ناڕازی کە ئەویش پێم وانێ موافق بن زۆر باشە لە تقریبا یەک دوو مانگی ڕابردووە و بە تایبەتی دوای ئەوەی کە شورای نیگهبان ڕەدی سەلاحیەتی بەشێک لە پاڵێوراوانی ڕاگەیاند و مشەخەس بوو کە چ کەسانێک ئەبنە کاندید بۆ پۆستی سەرکۆماری شەپۆلێکی بەرین چ لە نێوخۆی وڵات چ لە دەرەی وڵات و چ لەلایەن ئەحزابی سیاسی سەرانسەری و کوردستانی شۆ دەستی پێکرد لە پەیوەندی لەگەڵ بایکۆتکردنی ئەم بەناو هەڵبژاردنە یەکێک لەو لایەنانە توانین بڵێن ناوەندی هاوکاری حیزبەکانی کوردستانی ئێران بوو ئێوە وەکو کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمۆنیستیش هاوشێوەی ئەوان هەمان هەڵوێستان گرتە یەکەم پرسیارمەوەیە کە بۆچی وێڕای ناوەندی هاوکاری ئەو کارتان ئەنجام نەدا و دووهەم ئایا ئێوە پشتگیری لە هەڵوێستی ناوەندی هاوکاری ئەکەن ئێمە پێمان باش بوو ئێستاش پێمان باشە کە بە هاوبەشی ئەو بناو هەڵبژاردنە بایکۆت بکەین و هەڵوێستی هاوبەشمان بێ چ بە ڕاگەیانی هاوبەش تا تەنانێک بە ڕاگەیانی هاوبەشیش نەبێت وەکو ئێستا کە لە خزمەت جەنابتان دانیشتوین و قسە دەکەین و لەگەڵ برادرانی کەشەرەوە قسەمان کردووە ئەو هەڵوێستەی خۆمان بەکردەوە بە جەماوەری خەڵکی کوردستان نیشان بدەین من پێم وایە ئەو هەڵبژاردنە مهمە لە چاو هەڵبژاردنەکانی دیکە زۆر گرنگترە نەک بە خاتریەوەی کە چێ هەڵدەبژێدرێ یا هەڵنابژێدرێ یا مثلەن گۆیا جۆرێکی دیکەیە لە هەڵبژاردن بەڵکە بەهۆی ئەوە کە بارودۆخێک کە تێیدا ئەو هەڵبژاردنە بەڕێوە دەچێت زۆر جیاوازە لە چاو ڕابردوو و بۆیە ئەو هاو هەڵوێستیە و ئەو کاری هاوبەشە پێناوی شکاندنی تێکشکاندنی هەموو ئەو ئامانجانەی کە کۆماری ئیسلامی لەو پێناوەدا هەیەتی زۆر گرینگە ئێمە وایە ئەو هەڵوێستەیە بە خەڵکی کوردستان بزانێت کە جیاوازینەوە ئەمە بەڵە پشتیوانی دەکەین لە هەر حرەکەتێکی ڕاستگۆیانەی ڕادیکاڵ کە بەبێ هیچ تەوەهم دروستکردنێک و بەبێ هیچ ئەگەر و ئەمایەک ڕێگایەک نایەڵێتەوە بۆ ئەوەی کە کەسانێک بچنە پای سندوقی دەنگدا زۆر باشە ئێوە ئەو شەپۆ لە بەرینە لە با بڵێن هاو هەڵوێستیە یا نزیک بوونەوەی ئەو هەڵوێستانە بەرامبەر بە کۆماری ئیسلامی ئایا ئەو پۆتانسیەڵی تیا ئەبینن کە لە داهاتووە بۆ خۆی ببێتە ئالتەرناتیڤێک دژ بە کۆماری ئیسلامی ئەوە بە تەنیا نا بەڵام سەرجەم ئەو خەباتەی کە ئەمڕۆ لە جریاندا لە عەلیە کۆماری ئیسلامی و بەتایبەت لە ناو کۆمەڵانی خەڵکەوە بەتایبەت لە ناو خەڵکی هەژاور و فەقیری بێدەرەتانی ئێران لە نێو کرێکاران لە ناو ژنان ناو معلیمان لە ناو ماڵ دزراوەکان لە ناو هەموو توێژوو کۆمەڵەکانی ناڕازی ئێران ئەوە شەپۆلێکە کە ئەگەر بەردەوام بێ کە من دڵنیان بەردەوام دەبێت لە جەریانی بەردەوامبوونی خۆیدا بەدیل دروست دەکات و ئەو هەوڵی کە ئۆپۆزیسیۆنیش دەیدا دەتوانێت یارمەتی دەربێ بۆ شکلگرتنی ئەوە جمهوری ئیسلامی هیچ چارەیەکی نەماوە بۆمانەوە بەڕاستی ئەم ڕێژیم گوڵۆڵی کەوتوتە لێژی
ئیتر درەنگ و زووی تێکەوتووە بەڵام وەکو فارسی دەڵە سوخت و سوزی تێدا نییە ئەم ڕژیمە غیری سەرکوتکردن ئامرازیشی بۆمانەوە بەدەستەوە نەماوە نە ڕەوایی ماوە نە خەڵک مەرعوبی ئەو سەرکوتکردنەی بۆ دەبینین باوجودی ئەوەی کە هەموو بگیر و ببەندە هەیە و هەرشە و گڕەش هەیە هەمووانە دەزانێت بەڵام بەردەوام ئێتراز هەیە ناڕەزایەتی هەیە و زۆر پێشبین هەموو کەس پێشبینی ئەوە دەکات کە خۆشیان خۆی جمهوری ئیسلامی پێش هەموو کەس پێشبینی ئەوە دەکات کە تەقینەوەی گەورەی کۆمەڵایەتی ڕووبدا ینی ئەو تووڕەیی و ناڕەزایەتی و ئەو بێئەنوایی و فشارێک کە بەسەر خەڵکەوەیە بە سەرهەڵدانێکی گەورەی کۆمەڵایەتی منجەر بێەوە ئەگەر شتی ئەوە ڕووبدا لە سۆرەتەدا مەجال بۆ ئۆپۆزیسیۆنی پێشرە و ڕادیکاڵ و ڕاستگۆ دەگەڵ خەڵک دەکرێتەوە بۆ ئەوەی کە فرسەت بدەست بێنێەوە بەدیل ئەو ڕژیمە گەڵاڵە بکە پێم وایە کە بەڵێ ئەم ڕوتە لە سەرجەم دڵخۆشکەرە بەڵام دێ بزانین ئاسان نییە چونکە کۆماری ئیسلامی خۆی باش سازمان داوە سوپای پاسدارانی هەیە بە سیجی هەیە دەستگاهای ئەمنیەتی و اطلاعاتی هەیە و لەوەش مهمتر جۆرێک چاوپۆشی ڕۆژاواشی هەیە ڕۆژاواش دەوڵەتانی ڕۆژاو و ئەمریکا و ئەمانیش دەترسن و نیگەرانن لە تەقینەوەیەکی کۆمەڵایەتی کە کۆنتترۆل نەکرێ کە بۆیان قابلی پێشببینی نەبێ بۆیان دێران بۆیە ئێستا لە ویەن خەریکن دەگەڵی دەسازێن بۆیە چەندە ئەوان بەسلا ئێمە ئومێدەوارین بە شۆڕشێکی کۆمەڵایەتی گەورە لە ئێران ئەوەندەش ئەوان نیگەرانن لی چکە نازان ئایندە ئێران بەروچەدەوە ئێران عێراق نییە ئێران بە کوباخی وڵاتای خاوەرمیانەش نییە لە موقعیتێکی سەوخولجێشی زۆر حساسدا واقع بووە لە نظر ئەوانەوە تێکچوونی شیرازەی ئێران هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان لێ تێک دەدا و نەخشەکانیان تێکەڵ دەکا لەبەرەوە بارودۆخێک لە ئێران خۆڵقاوە کە ئەو بارودۆخە ئەگەر ئێمە بمانەوێ بابەتی عینی ببینەوە بۆ ئەوەی کە چۆن بە قازانجی خەریکاڵ دەگرێ هەم دە بچاو لە سیمای خۆیان بکەین سەرانی جمهوری ئیسلامی کە چۆن شپرزە و تووشی ئەنواعی تەناقوزگوین شەو و ڕۆژ و چاو لە سیمای غەرب بکەین کە چۆن نیگەرانە هێشتا سەلەن بۆ نمونە هێشتا لە ژنێڤ لە ڤیەن هیچ ڕێککەوتنیی وایان بەدەست نهێنەوە بەڵام هەردووگلا لە بەردەم انتخاباتە وەکو بڵێ لەبەر یەکتری بجێڕنەوە گۆرانی ئەم دەڵەوە خەر پێشرەفتمان کرد و ئەم دەڵە پێشرەفتمان کرد هیچ شتدا بەستە نیە معلومشە پێشرەفتێکی ئەوتۆ نەکراوە بەڵام نیگەرانن بۆ ئەوی کە ئەگەر لەوێش بوون بەست نیشان بدرێ ئەو بوون بەستەکانی جمهوری ئیسلامی قوڵتر کاتەوە جورئەت و ئیرادەی اعتراز لە خەڵکدا تەقویەتکە و بەهێزتریکە ئەوە هەمووی نیشان دەدا کە ئێران لە بەردەم ئاڵگۆردایەوە ئێمە بڵێ بۆ ئاڵگۆرانە ئومێدەواری ئێوە ئیشارەتان بە فاکتەرێکی گرنگ کرد کە بریتیە لە نەخشی وڵاتانی ڕۆژاوایی لە هەمبەر داهاتووی ئێران و ئەو نیگەرانی و ترسانی کە ئەوان لە دڵیانە هەیە یەک واقعیت کە هەیە و زۆرێک لە شۆڤەکارانیش باسی لێواکەن ئەوەیە کە ڕۆژاواییەکان ئەسیری ئەفسانەیەکن بە ناوی ڕێفۆرمیستۆندڕە لە ئێرانەوە هەموو جارێک لە بەرەبەری هەڵبژاردنەکانە چاوەڕوانی ئەوەن کە بزانن ئاکامی ئەم هەڵبژاردنانە ئەبێتە چی و لەولاشۆ لە شۆڤەکانی پێشوە باستان لەوە کرد کە خەڵک ئێستا لە گەیشتوتە قەناعەتێک کە کۆماری ئیسلامی ناوێت پێتان وایە کە ئەم بەناو هەڵبژاردنەی ئەم جارە ئەتوانێت پلارێ بێت یا زەمینە خۆشکەرێ بێ بۆی کە ئەو واقعیەتە وەکو خۆی بە ڕۆژاواییەکان بڵێن کە خەڵک لە ئێران کۆماری ئیسلامی ناوێت نابێگومان ئەو پێغامێکی باش دەبێت بۆ ڕۆژا بەڵام ئەوە تێگەیشتنێک نییە کە ڕۆژاوایەکان نەیزانن ڕۆژاوایەکان زۆر چاک دەزانن کە خەڵک کۆماری ئیسلامی ناوێ ئەوە بایکۆتی یەکدەنگ و قاتەعانە و پتەوی ئەمە فقط هێز و توانا دەبەخشێ بە خودی دەماوەری خەڵک نیشان دەدا کە چه هێزێک لە یەکگرتووی ئەوان و لە یەکدەنجی ئەواندایە ئەینا غەرب پەچی لەسەرەوە نەکەوتەوە غەرب بەو شاخەکای اطلاعاتی و ئەمنیەتی و هەمووانەی کە هەیەە زۆر چاک واقعیەتەکانی ناوخۆی ئێران دەزانن ئەوە مشکلیان ئەوە نییە بەڵام لەو باوەڕدام تاوجێکێکە پرسیارەکەیەوە مەربوتە ئەگەر ئەم هەر کەس هەڵبژێدا ڕئیسی هەر کەس کە هەڵبژێدرێ ئەوان هیچ چارەیەکیان نییە غەیری جوابدانەوە بە نیازەکانی غەرب ینی تندڕە و بێتە سەرکارمیانەڕە و یا هەرچی ئێستا جمهوری ئیسلامی لە بنبەستێکدایە کە فقط ڕێگایەکی ئابڕوومەندانەی دەوێت بۆ پاشەکشە
پاشەکشەی ژێر بەژێر پاشەکشەیە کە زۆر زعفی پێوە دیار نەبێ و لە هەمان کاتدا غەربیش مشکلەکەی دەزانێت دەبێ جۆرێکی وای لێ پاشەکشە لێ قبولکە کە خەڵک لێوە خۆ نەکەون جۆرێکی وای پاشەکشە لێ قبولکە کە امتیازی لێوەرگێ بەبێەوەکە ئینسجامی ئێران لە نظر ئەوانەوە تێک بچێت. زۆر باشە لە بەشێکی دیکەی وتوێژەکە پێم خۆشە ئاوڕێک بدەین و لە مەسلەی ئەو فرت و فێڵ و تەرفەندانی کە کۆماری ئیسلامی معمولەن لە کاتی هەڵبژاردنەکانە ڕەچاوی ئەکات لە دوایین هەڵوێست و دوایین لێدوانی عەلی خامنەیی سەبارەت بە ڕەدی سەلاحیەتێکە لە شورای نیگابانکرا ڕایگەیاند کە هەستەکەم غەدرێک و زوڵمێک لە حەق هەندێک کەس کراوە بەڵام شورای نیگابانیش قاتعا نەجوابی عەلی خامنەییداوە. پێتان وایە ئەمەش بۆ خۆی تەرفەندێکی نوێیەکە کۆماری ئیسلامی بەکاریەبە؟ بە بڕوای من پێشەوەی تەرفەندمێ نیشانەی سەر لێشێواویە نیشانەی شپرزیە لە دەسەڵاتدا ئەگەر دەڵێم تەوا هاوسەنگی هێز گۆڕاوە لەسەرەوە بەنسبەت جەماوەر و دەسەڵات لەوانەیە یەکێک لە نیشانەکانیشی ئەوە بێت تۆ خۆت مەسەلەن وەکو وەلی فەقیه ڕێگا دەدەی بە لاریجانی خۆی کاندید کە ئەسەم ئیمکانی نییە لاریجانی بەبێ مەشوەرەتی خامنەیی خۆی کاندید کرد بێ ڕێگای پێدەدەی خوێن کە دوای ئەوە خۆت دەزانی کە شوڕای نیگەهبان وەکو میێوڕۆن لە دەست خۆتدایە دەبینی کە ڕەدی سەلاحیەت دەکرێت و دوای ئەوە مەسەلەندەی ئەو قسەیە دەکەی شوڕای نیگەهبان لێت قبوڵ ناکە وەلی فەقیه ویلایەتی فەقیهە کە دەبێت دەسەڵاتی مطلق بێ خۆی بۆ ئەوە حازر دەکا و خۆشی دەڵێ وەختی نمایشی دموکراسیش نییە ئەوەش تەزاهوریش ناکابەوە بەڵام فەرمانەکەی لەلایەن شورای نیگەهبانەوە ڕەت دەکرێتەوە ئەوە هەر فقط نیشان دەدا کە ئەو دەسەڵاتە تووش پرزەی بۆ معمولەن وایە معمولە و دەسەڵاتانەی کە دەکەنە ئاخر و ئۆخری عمریان توش ئەو نەوە تەناخوزاتە دەبن ئەوە بە بڕوای من پێشەوەی تەرفەند بێ فقط نیشان دەدا کە زەرفێتایەکەیە بۆ ئەوەی کە لە نێو خۆشیاندا کە لێن و کە لەبەری گەورەتر دەرکەوێت ئەلئان لە واقعدا ئینسجامی جمهوری ئیسلامی ویلایەتی فەقیه و مەلا دانە دروشتەکان نیان پاراستووە سوپای پاسداران پاراستوێتی وەختێک ئەو اختلافاتە دزە بکاتە ناو سوپای پاسداران ئەو وەختە کێشەی گەورەتر لەسەرەوە دروست دەبێت و دەرهەرحاڵ ئەوەی کە بۆ جەماوەری خەڵک مەربوتە ئەوەیە کە دەرسێک کە لەوە وەری دەگرن ئەوەیە کە بزانن دوژمنەکان لاواز بوو. زۆر باش یەکێک لەو تەرفەندانەی کە لە ڕابردووشە ئێمە تەجروبەمان کردە کۆماری ئیسلامی ئەتوانین بێژین تا ڕادەیەکیش سەرکەوتوو بووتیایە بریتی بووە لە سوی ئیسفادەکردن لە مۆقعەتی جۆغرافی بەشێک لە شارەکانی کوردستان و بوونی جیایی لە باری ئیتنیکی و لە باری مەسەبیۆ. پرسیارەکەم بە مشەخەسی ئەوەیە کە ئایا کورد لەو ناوچانەی کە جیاوازی ئیتنیکی هەیە پێویستە کە بایکۆت بکە یان نا بۆ بردنەسەری ڕاندۆمانی کاری خۆی ئەبێ بەشدار بێ؟ بە بڕوای من نابێ بە هیچ جۆرێک ئەگەر خەڵکی کورد خۆی ڕیزی خۆی ڕیزی کۆمەڵانی خەڵکی ئێران جیاکاتەوە بۆ ڕزگاری لەبەر و بەڕاستی ینی تا دەسەڵاتی جمهوری ئیسلامی لەسەر کار بێ هیچ مافێکی نەتەوایەتی و هیچ مافێکی پێشکراوی خەڵکی کورد چاوەڕە ناکرێ بەدی بێ کە وایە دەسەڵاتی جمهوری ئیسلامی لە کوردستانەوە ناڕوخێ بۆ ڕوخاندی جمهوری ئیسلامی خەڵکی کورد دەبێ هاوپەیمانانی خۆی هەبێ بۆیە بە هیچ جۆرێک لە جۆرەکان نابێت ڕیزی خۆی لە ڕیزی ئەو خەباتی هاوبەشەی کە لە پێناوی ئامانجێکی هاوبەش کە هەیەی ڕوخانی جمهوری ئیسلامیە لە پێناوی ئەو ڕیزە پشێوێنن لەژێر هەر پاساوێک ئەوە ژمارەمان چەندەیە و ئەمانە قسەی ئێستا نییە بەڕاستی ئەمە فقط ڕیزی گرتووی ئەو خەباتە تێک دەدا کە لە عەلەیهی جمهوری ئیسلامی دەکەوێتە کارەوە پاشانیش کێشە و تەناقوزاتێکی مەحەلی ناومەربوط کە جمهوری ئیسلامی پێی خۆشە بدنەی بدا پێی خۆشە ینی پێی خۆشە کورد و تورک لە بەرابەر یەکتردا قرار بدا پێی خۆشە شیعە و سونی لە بەرابەر یەکتردا قرار بدا پێی خۆشە ئەسا مەسەلەن دەبینی مەسەلەن لە ناو خۆدا سکۆلار و مەسهەبی لە بەرابەر یەکتردا قرار بدا ئەو تەفرەقە دروستکردانە ئەو ئاواتی جمهوری ئیسلامیە لە پێناوی هیچ ینی لە پێناوی دنەدانی ئەوانە و باوەشێنکردنیان هیچ ئستراتێژیەکی سەرکەوتوو بەدی ناکرێت. کاک سەید برایم پرسیارێکی دیکە کە هەر لەو چوارچێوە مەترەحە بێت وە گرێدراوە بە هاوکاتکردنی هەڵبژاردنەکانی شۆرا و دێ وێڕای هەڵبژاردنەکانی سەرکۆماری ئەویش ئەوەیە کە هەوڵێکە بۆ ئەوەی خەڵکێکی زیاتر ڕاکێشی سەر سندوقەکانی دەنگدان کە و
سوءئیسفادەیەکە لە سۆز و عاتفەی خەڵک بەنسبەت کەسانی نزیکی خۆیانەوە. ئەوڵەم بۆچی ڕەژیم ئەم کاراکەوە پاشانیش ئایا لە بواری تکنیکیەوە هیچ جیاوازیەک هەیە لە نێوان هەڵبژاردنەکانی شورای شار و دێ و هەڵبژاردنەکانی سەرکۆمەری؟ ئەوەی کە بۆچی ڕژیم ئەو کارە دەکا وازە هەر خۆشتان فەرمووتان بۆ ئەوەیە کە خەڵک بێنتە پای سندوقی دەنگدان و هەرچی چونکە ئەوەی بەلایەوە مهمە نمایشی ئەو سەفی دەنگدانەیە فیلمی لێ هەڵبگرێ و خەڵک بەچای خۆی ببینە کە خەڵک چۆن دەنگ دەدا و ئەویش بتوانێت تەبلیغات و پرۆپاگەندی پێ بکە کێشە و اختلافاتی محلی هەیە ڕکابەراتی محلی هەیە شەڕی دەسەڵات هەیە لە محلدا هەموو ئەوانە پارتی و پارتی بازی هەیە ئەنواعی شتێ لەونەوە خۆ ئەوانە ممکنە هاندەر بێ بۆ ئەوەی کە دێک بێنە بەردەم سندوقی دەنگدان جمهوری ئیسلامی لە هەموو ئەوانە کەڵی وەردەگرێت بەرەوە هاوکاتکردنی ئەوە تەرفەندێکە بەڕاستی هاوکارکردنی ئەو دوانە بە هیچ جۆر خەڵک نابێ فریوی ئەو تەرفەندەیان بخوا ئەوە تاوجگای کە بە خودی شوراکانی مربوطە دەبا تەجربەی چاولەکەینتر تەجربەی ئەم ئەوە چەندین دەورە شورا هەڵدەبژێدرێ لە شار و لە دێهات و لە هەمووان ئایا شورا منشەی ئەسەرێک بووە توانیوێکی دەورێک ببینێت لە باشترکردنی ژیانی خەڵک توانیوێتی ئازادێک بۆ ڕادەربرنی خەڵک بەدی بێنێ توانیوێتی ناوەندێک بێ بۆ ئێبرازی ئیرادەی خەڵک و شورایان ئەوانە شورای کاریکاتۆرن ئەمە شورای چەواشن ئەمە شورای واقعی نین و ئەو کەسانش کە تێیدا بەدەگمەن ممکنە کەسێکی خۆشنێوتیاندا هەڵکەوێ کەویش بۆڕی خوار بێ ویش بە هەڵەچ بووێ ئەگنا هەمویان کەسانێکی کاسەلیس و دەوروبەری خودی ڕژیمن و تەجربەی ئەم 30 ساڵش نیشانی داوە کە ئەمەنە شورانی ئەوان لە ناوی شورا سوء ئیستفادەیان کردووە بۆ ئەوەی کە مافی بڕیاردانی شورایی لە خەڵک بستێنەوە. دواپەیام و دواوتەتان بۆ بینەرانی بەرنامەی تایبەت کۆماری ئیسلامی بەلایەوە زۆر مهمە کە لە کوردستان نمایشێکی بەهێزتر بدا لە دەنگدانی خەڵک ئەویش ڕێک لە دژی حزبە سیاسیەکان حزبە سیاسەکانی کوردستان لە ناو جامعەی کۆمەلگای کوردستاندا نفوزیان هەیە خۆشنیەون پایگای جماوەریان هەیە دەیەوێ ئەو پەیامە بنێرە کە نەخێر لێرە وانییە ئەو کوردەکان ئەو جۆرە لە پشتەری بایکۆتی حزبەکانیانی لەبەر ئەوە هەوڵ دەدان ئەو نمایشە لێرە سەرمایه‌گوزاری زۆرتری بۆ بکە بە هەر وەسیلەی بۆ بکرێت سوپای پاسدارانە لیباس شخصیان دەبەردەکا ئەشتەشە لیباس شخصیان دەبەردەکا دەست و پەیوەندەکانی خۆیەتی هانیان دەدا پارە خەرج دەکا هەموو کارێک دەکا بۆ ئەوەی کە لە کوردستان سیمایەکی تەنانەت جیاواز لە چاوشێنەکانی دیکەش نیشان بدا لاڵدا بۆیە خەڵکی کورد دەبێ ئەوە بزانێ تەنیا لە سوورەتێکدا ئەوە خونسا دەبێتەوە کە ئەو جەماوەری خەڵکە بە تەواوی و قاتعانە و بەبێ هیچ تەردید و تەزەلزولێک نەچنە بەردەم سندوقی دەنگدان و هەموو خەڵک بزانێ کە ئەو نمایشێکی دەستکردی دەست و پەیوەندەکانی خودی ڕژیم بوو بۆ پەیام ئەوەیە کە وەڵامی ئەو بانگەوازەی کە هەموو حزبەکان داوێنە بە ئیرادەی محکەم بدەنەوە ئەو بەشێکە لە هەوڵێکی شۆڕژگێرانە کە دەیدەن بۆ سەبەرکردنی مافی پێشێلکراویان هەوڵێکە کە دیدەن بۆ ئەوەی کە ڕیزی خەباتی خۆیان لە خەبات سەراسەری و لەو بایکۆتە عەزیمەی کە لە هەموو ئێران کراوە جیانەکەنەوە بۆیە من ئومێدەوارم و دڵنیاشم ئەو بانگەوازە وەڵام وەردەگرێتەوە بەڵام تاکیدی زۆرتر هەر پێویستە. زۆر سپاس بەڕێز کاک سەید برایم عەلیزادە دەبیری یەکەمی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمۆنیستی ئێران سپاس بۆ بەشداریتان. سپاس بۆش. بینەرانی خۆشەویست بەم شێوەیە لێرەشدا گەیشتنە کۆتایی ئەم ئاڵقەی بەرنامەی تایبەت تا پێگەیشتنەوەیەکی دیکە ماڵیەوە کوردستان ئاوەدان.